بەناوی خی گەورم میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت ڕۆژێکی نوێیە لە گەشتی شیکاری وەرزشی لەگەڵێەوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەینەوانێ کەم شەو کۆمەڵێ یاریگرن کۆمەڵێک یاری تایبەتمەند لە چامپیۆنز لیگ بەڕێوە دەچن کە تێیدا چارەنووسی کۆمەڵێک یانە بە دیار دەکەوێت لەو دۆخێکی ئێستەتی کەوتون بە تایبەتی ئێستا زۆرینەی ڕکابەریەکان بۆیە کە کام تیپ و کام یانە دەتوانێت هەشپلیتەکەی پێشەوەی ڕیزمەندی یوفا بۆ خۆی ببڕێت و بتوانێت بە شێوەیەکی ڕاستەوخۆ بگاتە قۆناغی داهاتووی چامپیۆنز لیگ کامە ئەم شەو هەریەکە لایەنەکانی پاریس سەن ژەرمان و مانچستەر سیتی و ڕیاڵ مەدرید بە تایبەتی هەوڵدانیان و یاریکردنیان لە پێناو ئەوەیە کە یەکێک لەم بریتانە بۆ خۆیان مسۆگەر بکەن و بتوانن یەکێک من لەو تیپانەی کاراسانی بۆ خۆیان بکەن بۆی بۆ تا یاری گەشتن بە قۆناغی چوارگۆشەی زێڕین یاخود گەشتن بە قۆناغی داهاتووی چامپیۆنز لیگ بە شێوەیەکی ڕاستەوخۆ مسۆگەرکەن کە ئەمە ڕکابەری توندی نێوان یانەکانی تێدا یەکلا دەبێتوانێ و وەکو خۆشتان نەزانن تەوقیتی ئەم بەرنامەیە لە تەوقیتێکی خراپدایە بۆ میلەتی کورد و بە تایبەتی ئەوەی کێتە پێش خۆتان نزانن من هەم خۆم هەمووکو زانیاری وەکو بابەتی یعنی سیاسی تایبەتمەندیم نییە لە بابەتی سیاسیە بەڵام ئەوەی کە هەبێ بۆ هەمومان هەستی نەتەوایەتیە بۆ هەمومانەوەیە کە ئێمە حەز ناکەین و ئارەزوومانە لەوەی منداڵێکی ساوا پەنجەیەکی خوێنی لێبێت لەسەر گوۆی ئەم زەویە جاچ جابگا بۆی کە هاوزمانی خۆت بێ یاخود میلەتی خۆت بێ لەبەرەوە تەنها پاڕانەوەمان لەسرە لەوەی کە داوا لە خوای گەورە بکەین ئارامی و ئاسایش باڵبکێشێ بەسەر هەرێمی کوردستانەوە بەسەر میلەتی کووردا وەکوی کە هەمیشە میلەتێکی چەساوە و هەمیشە میلەتێکی خیانەت لێکرا و غەدر لێکرا بۆ لەلایەن نەتەوەکانی ترەوە لەلایەن دەسەڵاتدارەکانی ترەوە ئیتر ئەم هاوپەیمانی کورد و ئەم هاوپەیمانی کورد و ئەمانە من تا ئێستا ئەوەتی فامم کردوتەوانێ لە سەدەی 21ەوانێک کە قسە کراوە و کە شاشە بینراوە کە ئەم سەر کراوە هەروتراوە ئەمە فڵانکەس پاڵپشتی کوردەوە ئەمە پاڵپشتی کوردەوە ئەمە لە پشت کوردە و ئەمەش لە پشت کووردە بەس بەخوا من هەر عکسەکەی بینیوە هەر بینیمە کورد بە تەنیا ماوەتەوە ینی هەر کەسم نەبینیوە پاڵپشتی کوردو بێ هەمووی تاو کاتە پاڵپشتی بووە کە مەسلحەتەکەی پێی بوو کە ئیشەکەی بە کوردی داماو کردووە دوای ئەوە بەی جۆرە کورد هەر بە تاق و تەنها ماوەتەوە لەبەرەوە یعنی ئێمە تەنهاوە دوعای خێرمان لەسرە خوای گەورە هەموو لە سەلامەت کە ئەم گەنجە خوێنگەرمانە ئەوانەی کە لەبەری جەنگان خوای گەورە سەرکەوتویان کە خوای گەورە دڵ و دەرونیان ئارام کە بە یعنی بە ڕەحمەت و میهرەبانی خۆی ئێمە تەنها ئەتوانین داوای دوعای خێرکەین نە ئەهلی ئەوەین کە مزایدە بکەین بەوەی کە لە پشتی مۆبایلەکەمانەوانەیە خەڵک بۆ شتێکی خراپ یاخود بۆ مەرگی بۆ ئەمە هان بدەین وەنە یعنی ئەوەشم کە بچم بەشداری شەڕەکان کەم یا بڵێم وەڵا بەشداریەوە شەڕاکەم من هەر خۆم وەکو کەسایەتی خۆشم ینی بڕوا بکەن یاریگای لێ دەرچێ بیرم نایە شەڕم کرد بێت لە ژیانمە ینی کوڕێکی بەدەمی خۆەوەی چواردەورم بێ ئەزانێ کە من کوڕێکی زۆر بێەوە ئێم ئەهلی شەڕ و ئەم شەڕ و شۆڕ و ئەم بابەتانە نیم لەبەرەوە یعنی نە ئەوەم پێکرێت نە ئەوە شیانەکە مزایدە بکەم بەسەر گەنجیە وڵاتەمە بەسەر خەڵکیە وڵاتەمە تەنها دوعای خێرم بۆکرێ ئینشاءالله خوای گەورە دڵ و دەرونیان ئارام کە خوای گەورە سەلامەتیان کە خوای گەورە کورد سەرخا وەکو میلەتێکی زوڵم لێکرا وەکو میلەتێکی خیانەت لێکرا وەکو میلەتێکی ینی بەجددی بێکەس وەکو میلەتێکی بێپاڵپشت هەموو ئەم شتانە هەر درۆدە لەسەر لەگەڵ کووردا کراوە تەنها خوای داواکارین لە خوای گەورە خۆی بەهانامانەوە بێ و ئێمە تەنها دوعای خێرەکەمان لەسرە بەخوا ئەوی زیاتر نە مزایدەکەیانەکەین نە ئەوی تریشمان پێکرێ تر تەنها دوعای خێرە و ئینشاءالله خوای گەورە لە هەر شوێنە بن سەرفراز و سەرکەوتویان کاوە خوای گەورە بیان پارێزێ ئەم گەنجانە خوشکان دایکانی تر جارێک تر جەرگ سوتاوی ڕوبەڕوویان نەکرێتەوانێ ئەم هەموو قوربانی گەنجەم هەموو قوربانی ڕۆڵە جوانەی کورد
لە کۆتاییە هەر یعنی ئەم گەنجانە ئەم کوڕەکانی ئەم نیشتیمانە کە خێریان لە خۆیان نەدین و هەروانە بنە قوربانی ینی کەسێکی تر نابێ بە قوربانی ئەوەی خۆش ژیاوەوەی ئیسفادەی لە کوردبوون کردو ئەوەی کە سوودی لە کوردبوون بینیۆ نابێتە قوربانی لە کۆتاییە لە هەموو ناڕەحەتەکانە هەر میلەتە برسێکە و گەنجە برسێکە و گەنجە داماوەکە دەبێتە قوربانی کە بەداخەوە سروشتی ئەمە لە ناو کوردیشا بۆ جۆرە هەڵکەوتۆ جا چجا بگابەوەی چاوەڕێ بین بێگانەیە پشتگیری مام بکە تا چەند بڵێم لەسەری بەخوا ناتوانم حەقی خۆی پێ بەمەوە ناشتوانم ئەوە دەرببڕم ینی بەجدی کە دەرحەق بە وەساکە بێ دەچمەوە سەر یارەکانی چامپیۆنز لیگ وەکو پێم وتن ئەمڕۆ ئێمە کۆمەڵە یاری تایبەتمەندمان هەیە لە کۆی گشتی یارەکان تەمام بەسەر یارەکان هەیە مۆ باستان لە یاریە گرنگەکان بۆکەم بە پێوەی کە هەیە کارا دەڵماتی و کلۆبروچ ئەمە یاریەکە بۆ کلۆبروچ گرنگجی هەیە بۆی ئەوەی کە لە گەیشتنە بە چامپیۆنزی لە گەیشتنە بە بلیتێکی ڕاستەخۆ بۆ لەبەری کلۆبروچ یەکێکە لەو تیپانەی کە پێم وابێ خاوەنی دەخاڵ لە کلۆبروچ با یەک سێریشی کەمەوە بۆ ئەپدەیت ئیتر هەمووی میێتە بەرچاو بەس کلۆبروجم نایەتە بەرچاو نەوەڵا کلۆبروچ خاوەنی 4 خاڵەکەواتە ئەم یاریە هیچ گرنگیشی وای نابێ یاری کلۆبروچ یاری بۆ دۆگلمنت و مانچستەر سیتی بۆ مانچستەر سیتی گرنگیشی زۆری هەیە تاوە یەشێک لەو بلیتانەی ڕاستەوخۆ بڕێ بۆ قۆناغی داهاتوو وەجگەلەوە حەزەرێکی تر لەسەر مانچستەر سیتی و گواردیۆلا هەیە ئەگەر بێت و لە ئەنجامی ئەم یاریە بە شێوکی نەخوازراو بێ سەر راپۆرتەکان لە ئینگلتەرا پێچاوانەی ڕابردوو باز لەوە دەکەن کە ئەو پاڵپشتیە گەورەی لە کارگەڕی مانچستەر سیتیە هەبوو بۆی کە هەر گواردیۆلا لە پۆستەکەی بەردەوام بێ وەکو ڕابردوو نەماوە ئەمە چێ باسێکان ڕاگەاندەکانی ئینگلتەرا ئەگنا بە پێی تەسەڕوف و بە پێی بابوردۆخەکان ئەوە تا بە دوهەمین کار لەسەر داوای گواردیۆلا سیمینۆ کراوە لەسەر داوای گواردیۆلا مارگیری کراوە یعنی ڕەفتارەکانی سیتی پێمان ناڵێ و هەواڵانە ڕاستن بەڵام وەکو هەواڵەکان خودی هەواڵەکان هەیە و بە حکومی پێشتریش مارەسکا دانراوە ئێستا مارەسکا بێکارە یعنی ئەمە وەکو گەراتێ باسەکرێ گەرەنجامێکی نەخوازراو بەسەر مانچستەر سیتیا بێ خۆی گواردیۆلا دەستبەرداری پۆستەکەی بێ و مارەسکا جێگەی بگرێتەوە بۆیە سەرکەوتن بۆ مانچستەر سیتی لە یاری ئەمڕۆ زۆر گرنگە ئیتر مانچستەر سیتی نە لە پریمەر لیگ نە لە چامپیۆنز لیگ دەرفەتیەوەی نەماوە خاڵی دیکە لە دەست بلا گەر بلیتێکی ڕاستەوخۆی و ناوێ وەکو وەرزی ڕابردوو تووشی دەنگەژە بێ و ئاوا بکەوێتە بەرامبەر تیپی چۆک و ڕیال مەدرید و هەر لە قۆناغی یەکەمە ماڵاوای بکە نابێم هەڵەیە دووبارە بکاتۆم شەو بێ ڕێگەی سەرکەوتن بەرامبەر بە بۆ دۆگلیمەن بۆزێتەوە ناپۆلی و کۆبنهاگن لە یاریەکە بۆ یەکەم بریتانیەکێکیان لە چانسی بوون گەیشتن بە پاشکۆی چامپیۆنز لیگا بمێنناوانێ یاری گرنگمان ئینتەر میلان و ئارسناڵەکەەوە بە تایبەت قسەی لەسەر دەکەین ئێستا باسی یاری ئینتەر و ئارسناڵەکەین لە یارەکانی تر ئۆلۆمپیاکۆس و لیڤەرکوزن بە هەمان شێوە بۆ گەیشتن بۆ پاشکۆ یاری ڕیال مەدرید و مۆناکۆ یاری دوای ئەو زەجە گەورەیە کە لە ناو سانتیاگۆ بەرنابیۆ نرایەوە ئەو هوتافکێشانی دژی ڤینیسیۆس کرا ئەو هوتافکێشانی دژی بیلینگام کرا دژی فلۆرنتینۆ پێرەس کرا ئێستا ئەمە پاڵەوانێتی چامپیۆنز لیگە و ڕیال مەدرید لەم دوو یاریەدا پێویستێکی زۆری بە سەرکەوتن هەیە چونکە ڕیال مەدرید 12 خاڵی هەیە و پێویستی بەبرنەوەی ئەم دویاری هەیە تاوی بگاتە 18 خاڵ ئەم یاری لەگەڵ مۆناکۆی لە نێو یاریگای خۆی و کۆتا یاریشی دەچێتە نێو بەنفیکا بۆ ڕوبەڕووبوونەوەی یانی بەنفیکا بۆیە بۆ ناپۆلی بۆ ڕیال مەدرید زۆر گرنگە هەر نەبێت سەرکەوتنی ئەم یاریە و یەکسانبوون لە یاری بەنفیکا شاگەر کۆتا یاری بێ بە حکومی بەنفیکا هەموو هەوڵێکی خۆیان بۆی کە یەکێ بێ لەو تیپانی بە پاشکۆ دەگاتە قۆناغی داهاتوو یعنی هەر نەبێت کۆتایاری بەرامبەر بە بەنفیکا هەوڵ یەکسان بە بۆی بلیتێکی ڕاستەخۆ بڕێت چونکە کۆمەڵی تیپ لە پشتیەوە لە چێلسیەوە لە بەرشەلۆنەوە بە دەخاڵەوە لە دوای ڕیال مەدرید و لە چێبڕچی ئەوان کە بە شێوکی ڕاستەخۆ بگەنە قۆناغی داهاتووی چامپیۆنز لیگ بۆیە ئەرکی ئەربیلۆ ئەرکی یاریزانەکانی ڕیال مەدریدە کە ئەم شەو لە میارێدا سەرکەوتن تۆمار بکەن ئەگەر قسەیەک لەسەر دۆخی ڕیال مەدرید بکەین و باسێک لەوە بکەین ئایا ئاسی یاریزان خراپە ئایا ئەو دۆخەی لە ڕیال مەدریددا هەیە چییە ئایا چارەسەری چییە ئێمە هەمیشە قسەیەکمان کردووە شێوازی کارکردنی ڕیال مەدرید جیاوازە لە شێوازی کارکردنی هەریانێکی دیکە لە تۆپی پێە ئێمە هەمیشەم قسەیەمان کردووە ئێستا لەوەی کە هەیە لەوەی کە ڕوو دەدات خاڵێک زۆر گرنگە ئەربیلۆوە
لە ماوەی ڕابردوو لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکان زۆر ژیرانە هاتۆ بەرپرسیارەتی دۆخی ڕیاڵ مەدرید لاستۆوەگرێ و پێداگیرە لەوەی کەشێکی هێمن باتەوە بە یاریزانەکان و ڕەتفعلی هاندەرانیش لەوەی هەم حەقەیە بە هاندەر کە ناڕازی بێ لاسی تیپەکە هەم پاڵپشتی ئەستێرەکەیەکە پاڵپشتی ڤینیسیۆس جۆنیۆرەکە و تەنانەت باسییان لەوە کردووە کە ئایا ڤینیسیۆس یەدەک بێ ئەربیلۆوا زۆر ڕاشکاونە جوابی یاوەتەوانێ ئەڵێ من پێویستی مەتوانەکانی ڤینیسیۆس هەیە لە نێو یاریگە نەک لە دەرەوەی یاریگە نەک لە یەدەک بوون من پێویستی مەتوانەکانی ڤینیسیۆس هەیە لە نێو یاریگە وەکو بینیشتان پاڵپشتی ئێمپاپێش لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکەی دوێنێ ئێستا ئەوەی گرنگە چییە با من جوان تێتاگەێنم ئەم ڕەفتارەی هاندەرانی ڕیاڵ مەدرید لە سانتیاگۆی گەن کارێکی خەڵەت پێویستەکە ئێستا هەموو ئەمانە بگۆڕێ پاڵپشتی پێرەسکەن پاڵپشتی ڤینیسیۆسکەن پاڵپشتی ئەربیلۆواکەن پاڵپشتی مپاپێ بکەن پاڵپشتی لۆنینی گۆڵ پارێزکەن هەتا وەکو وەرزەکە کۆتاییە وەرزەکە کۆتایی هات هاوشەوەی کۆرڤازۆ و هاندەرانی دیکە بستنەبەر دەمبارەگای یانەکە داوای ئەو گۆڕانکاریانە کاکەیانە چونکە لە کۆتایی ئەم ڕەفتارانی تۆ ئەیکی بە زیانە بۆ یانەکەت تۆ دۆخی دەرونی یاریزان دەخیتە دۆخێکی خراپەوە ئێستەشی لەسەر بێ وەکو کامڵبوون دۆخێکی ئارام بدەونەوە ڤینیسیۆس جۆنیۆر ئێستەشی لەسەر بێ کەس لەسەر ڤینیسیۆس جۆنیۆر کاکە بەم دۆخە خراپیە بەم نائارامێ بەم هەموو وێرانیە لە یاری سوپەری کلاسیکۆ بینیتان ڤینیسیۆس یعنی چ گۆڵێکی تۆمار کرد چه ئاسێکی پێشکەش کرد ڕیاڵ مەدرید لە وجودی ڤینیسیۆس مەترسیە بوو چابی ئەلۆنسۆ بەدلەکەی کرد ڤینیسیۆسی بردە دەرەوە ڕیاڵ مەدرید هەر لە یاریان نەما ئێستەشی لەسەر بێ ئێمە نابێت لەو ڕاستیە لابێن هێز و توانای ڕیاڵ مەدرید بەشێکی زۆری لە ڤینیسیۆس ساکۆ بۆ تۆ پێویستەکە هاوکاری یاریزانە بکەیت لە ڕووی لایانی دەرونیەوە لە ڕووی لایانی پاڵپشتیکردنەوە لە ڕووی لایانی توانای ڕانان و لایانی هونەری ئەوانێک کە توانای جەستەی یاریزانە لایەنە هونەرەکەی ڤینیسیۆس ئەگەر کەشێکی ئارامی نەبێ ئەگەر دۆخێکی لەباری بۆ یاریکردن بۆ نەخۆڵگەنی ناتوانێت یاست پێشکەشکە بۆ مەوهیبەیەکە یاخود یاریزانێکە توانایەکی لە ڕادە بە دەری لە یاریکردنا هەیە بەڵام بەچی بە دەرونێکی ساف بە مێشکێکی ئارام نەک تۆ بێتە قاچی تۆ های لێ بکەیت نەک تۆ ناوێنرێ لە نێو یاریگاکاتەوە و تافی لە دەشت بڵێتەوە سپڵەمە بن لە 4 ساڵی ڕابردووە ڤینیسیۆس سەرکردایەتی کردوون بۆ 2 چامپیۆنز لیگ لە هەر دنیای چامپیۆنز لیگەکەیە گۆڵی بۆ تۆمار کردوون کاکە یعنی کریستیانۆ ڕۆناڵدۆ گەورەترین سەری مێژووی ڕیاڵ مەدریدە وایە نهایی 2014 کردو گۆڵی 4-1 کردو لە کۆتا خولەکا بە پەنارتی 2016 ئەوەی ئەتلەتیکۆ مەدرید بوو گۆڵی نەکرد نیایەکە نیهایەکەی یۆڤانتۆس 2 گۆڵی تۆمار کردووە کە 2017 نیایەکەی لیڤەرپوڵیش گۆڵی تۆمار نەکردووە واتە لە 4 نیایی 2 نیاییان گۆڵی بۆ کردووی و نیاییەکیشیان یعنی ئەمە بەداوای لێبوردنەوە لاندانەوە ئەگەرەوە گۆڵەش نەکرا ڕیاڵ مەدرید دەربراوە بوو بەڵام لە نیهاییەکە تاو یەکلاکەرەوە بایە خۆم نەزانم هەموو قۆناغانەی کە دەستبەردان بوو کریستیانۆ ڕیاڵ مەدریدی دیگانەوە قۆناغانە ڕۆناڵدۆ لە 16 و لە 8 و لە 4 و لە مەجموعەتا گۆڵی بۆ کردن ڕیاڵ مەدرید بە سەرکەوتنەکانگانەوە بەس من باسی شتێکەکەم کە بۆ یاریزانێکی گرنگ یاریزانێکی یەکلاکەرەوە تیپ ڤینیسیۆس جۆنیۆر 2 یاری کۆتایی چامپیۆنز لیگی کردووە یاریەکیان بە تاکە گۆڵێکی و سەرکەوتنە تۆمار کردووە یاریەکیشیان بە هەمان شێوە هەر گۆڵی تۆمار کردووە لە یاری کۆتاییە ئەم سپڵەتی و ئەم یعنی بەجددی نەنجە بەرامبەر ڤینیسیۆس نابێ ڕووبدا پێویستەکە تو هاوکاری یاریزانە بکەیت ئێستش کەشێکی ئارام بۆ ڤینیسیۆس جۆنیۆر بۆ خۆڵقێنەرەوانە هیچ کەس ناتوانێت ئەوەی ڤینیسیۆس بکە لە یاریگایەکە هیچ کەس چونکە ڤینیسیۆس تێپەڕاندنی هەیە خێرایی هەیە یەکلاکردنەوەی بەردەم گۆڵی هەیە و هاوکاریکردنی هاوڕێکانی شیە بە ئەسیست یعنی هەموو مواسەفەتەکان لە ڤینیسیۆس جۆنیۆرە ئێستا یاماڵ یاریزانێکی زۆر باشە لە ڕووی مراوەقیکردن لە ڕووی تێپەڕاندن لە ڕووی پێشکەوتن بەڵام یەکلاکەرەوە نییە لە گۆڵکردنە ئەو یەکلاکەرەوەی ڤینیسیۆسی نییە لە گۆڵکردنە بە پێچەوانەوە ڕافینە ئەو یەکلایکەرەوەی ڤینیسیۆسی بە زیاوە هەیە بەڵام وەکو تێپەڕاندن وەکو باردۆخەکەی تر وەکو یاماڵ و ڤینیسیۆس جۆنیۆر دەرناچێت تۆ یاریزانێکی وات هەیە دەبێ وای لێ بکەی ئەو توانایەت باتێ نەگە ئەو توانایی بمرێنی بۆیە یعنی ئەوەی کە لەسەر ڕیاڵ مەدرید هەیە ئەوەی کە لەسەر ئەربیلۆوایە پێم وایە تەنها ئارامکردنەوەی دۆخەکە کێشەکان لە ڕیاڵ مەدریددا چارەسەرەکە بەس دۆخەکان ئارام بێتەوانێ بتوان کەشێکی ئارام بۆ یاریزانە بۆ خۆڵقێن لە یاریگا لەبەرەوەی کەرەستەی ڕیاڵ مەدرید خراپ نییە
پێگاتی ڕیال مەدرید پێگاتێکی بەهێز یەکێکە لە باشترین پێگاتەکانی نەک ئاسی ئیسپانیا ئاسی ئەوروپاش کاکە تەنها ئەوەی ئەم تیپە لە ڕووی لایەنی دەرونی وەکو پێویست مامەڵەی لەگەڵا ناکرێت. تامان لە یاریەکانی تری ئەم شەو بەسەر چاوەسەر زۆر بە خێرای کۆمنتەکانە خوێنمەوە چونکە ڕەنگ پێ ناچێت بەرنامەی ئەمڕۆم کاتێکی زۆر بخانێ بۆی و بارودۆخەی لە ئارایە. پاریس سەن ژەرمان و سپۆرتینگ لیشبۆنە یاریی یەکلاکەرەوانەیە هەم بۆ بلیتی پاشکۆ بۆ سپۆرتینگ لیشبۆنە هەم بۆ پاریس سەن ژەرمان بۆی بەشێکی ڕاستەوخۆ بگاتە قۆناغیدات و تۆتنام و دۆرتمۆندیش بە هەمان شێوە هەم بلیتی ڕاستەوخۆ هەم بلیتی پاشکۆ کێبڕچێکی دیە ڤیارریال و ئایاکسیش یاریەکە کە ڕکابەری شەوتویتیا بەدی ناکرێت. لوتکەی یاریەکان ئینتەر میلان و ئارسناڵە لە ماوەی ڕابردوو چیڤۆ کۆمەڵی کاری باشی بۆ ئینتەر میلان کردووە هێدیە دیتیپەکە لە خولی ئیتالی ڕێچکەی سەرکەوتنی گرتوۆتە بەر پێشەنگی گرتووە. ئارسینال بە جیاوازێکی باش لە پێشەنگی ڕزبەندی چامپیۆنز لیگایە بۆیە ئێستا ئەمە ئەو تەوقیتەیە کە بێ ئینتەر میلان لە ئارسینال بەرێتەوە ئەو تەوقیتەیە کە ئینتەر میلان دەبێت لە ئارسینال بەرێتوانێ بە پێچوانەوە غێری بردنەوەی یعنی یەکسانبوونیش تا حدێک هەر بۆ ئینتەر میلان دۆخێکی باشە لەوەی کە لە کێبڕچیەوە بمێنێ بە شێوکی ڕاستەوخۆ بگاتە قۆناغی داهاتووی چامپیۆنز لیگ بە پێچوانەوە ئەگەر ئینتەر میلان شکست بێنێ واتە شکستی گەورەی چیڤۆ چونکە نابێ ئینتەر میلان تۆ هاتوویت چوار سەرکەوتنت تۆمار کردووە بە دوای هاتوو یاری ئەتلێتیکۆ مەدریدت دۆڕانووە بە دوای هاتوو یاری لیڤەرپوڵت لە نێو یاریگای خۆتا دۆڕانوە لە لیڤەرپوڵێکی خراپ لە تۆی بردووەتەوانێ بۆیە دۆخێکی مەترسیدارە بۆ ئینتەر میلان ئەگەر بێت و یاری ئەم شەوە شکست بێنێ ئەم شەو چیڤۆ و یاریزانەکانی دەبێت بە هەر جۆرێک بێت ڕێگەی سەرکەوتن بەرامبەر بارسناڵ بدۆزنەوە لە بەرامبەردا تیپەکەی ئارتێتا پێویستی شێوتوی بەنجامێ میاریە نییە 18 خاڵی هەیە تەنها کۆتا یاریش بێتوانێت تەنانەت ریزمەند یەکەم و دومی تا ڕادێکی زۆر یەکلا کردوێتەوە یعنی ئارسینال بە شێوەیەکی یەکلا بۆ یا یەکەمە بێ یا دووەم تەنها پێویستی باری کۆتایە بیباتەوانێت گەشتنی ڕاستەوخۆی لە لاشپلەکەی پێشەوەی ڕزبەندی و کۆتایی پێێنەوە چونکە جیاوازی گۆڵی ئارسینال لە چامپیۆنز لیگ و پێمانتون جیاوازی گۆڵیش گرنگە جیاوازی گۆڵی زائید شانزەیە جیاوازیی زۆر زۆریە قورسە هیچ تیپێک بتوانێت بیگرێتەوانێ و 18 خاڵی هەیە یعنی دوویارەکەش بدۆڕێنێ ئارسینال بە ئەگەرێکی زۆر هەر یەکێ بێت لەو تیپانەی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەگاتە قۆناغی داهاتووی چامپیۆنز لیگ ئەمە یاریەکانی ئەم شەوە زۆر بە خێرایی ئەمە لای کۆمنتەکان چەند فریا کەوتمەوە سوپاس کاگەر سەرانەوە ئەرکی نیشتیمانی و ئەخلاقی هەر کەسێکە کە پاڵپشتی هەموو کوردیی ڕەسەم بکەین لە هەر چوار پارچەی کوردستان کاک محەممەد دەڵێ کاک محەممەد ئارسنال بەرامبەر بە ئینتەر میلان بدۆڕێت کێشەی لە چامپیۆنز لیگ بۆ دروست دەبێت چونکە یەکشەمە بەرامبەر بە مانچستەر یونایتیدیش یاری گرنگی نەخێر ئارسنال هیچ کێشەیەکی بۆ دروست نابێت من بم لە بری ئارتێتا ئەم شەو هەر پێگاتەی دووەمەیەنم یاری پێیەکەم بە جیاوازی گۆڵیش تۆ 5 گۆڵ لە پێش بایرنەوەی گریمان بە جیاوازی گۆڵێکیش دۆڕاشت و بایرنی ژارەکەی خۆی بە جیاوازی 3 گۆڵیش بردەوە هێشتا تۆر لە پێشەنگای کۆتا یاری ناو یاریگای خۆم بە گرنگی و بیری یەکەم و ئێستا یارەکەی یونایتد گرنگترە بۆ ئارسنال تا یاری چامپیۆنز لیگ ئەم شەو بۆیە بێ ئینتەر سوود لەم دەرفەتە وەربگرێت ئارسنال هیچ پێویستێکی باری ئەم شەو نییە لە چامپیۆنز لیگ بەرامبەر بە ئینتەر میلان ئینشاءڵڵا لە کاتی بەرنامەی خولە لە بەرنامەی خولە براکەم زۆر بە تەواوی باسی ئارسناڵەکەی بەتایبەتی یارەکەی مانچستەر یونایتد و کاتێکی تەرخانکراومانەوەی بۆ خولی ئارسنال کاکسەرها دەڵێ ئەرکی ڕیال چۆن دەبینی لە یاری ئەم شەو ئەرکی ڕیاڵە بێ ئەم شەو ئاسان بێ لە بەرامبەر مۆناکۆ ڕاستە مۆناکۆتی پێشی بێزە بەڵام تۆ هاندەرە نەیاڵێ ڕیال مەدرید دیاریکە ئەم شەو سانتیاگۆ بەرنابی و پێشەوە ئەڵتراسی ڕیال مەدرید ڕۆڵێکی کاریگەر بجێڕن لەوەی کە ئەم ڕەفتارە ناشینانە واز لێبێنن کەشێکی ئارام بۆ یاریزانەکان بخڵقێنەوە لە یاری ئەم شەو ڕیال مەدرید هیچ کێشەیەکی نییە ریال مەدرید وتومانە واز بێنن لەوەی لەگەڵ یاریزانە مێشکت مەشغوڵکەی ئەمە تاکتیک و ئەمە ئەمە بێوا نە پابندی لە یاریزان لابە ئەو یاریزانەی ریال مەدرید هەمووی مەوهیبن بیان خەرە ناوانەیە کەشێکی دەرونی ئارامیان بۆ دروست بکە توانای خۆیان پێشکەشکەن ئۆتۆماتیکی تۆ سەرکەوتن بەدەستێنێ بۆ ئەوەی لەسەر ئەڵتراسی ریال مەدریدە ئەم دۆخە ناشرینی ناو سانتیاگۆ بەرنابیۆ لابەرن پاڵپشتی یاریزانەکان گەن کۆتایی وەرز چیان بەدڵ نەبوو ڕاوینن کاک فەرمان ئەڵێ مۆرینۆ بۆ ئەو کێشانە دروست دەکات لەگەڵ کارگەڕی بەنفیکا وەڵاهی نازانم
مەبەستت لە کێشەی چییە دروستیەکە خۆ لە ماوەی ڕابردووش کە باسییان لە گەڕالی ڕیال مەدرید کرد زۆر بە ڕاشکاوە مۆرینۆ وتی من ئەرچێکم هەیە میدیاکەم باسی شتێکی ترەکەن و سەرقاڵی شتێکی ترن و بۆ پڕفرۆشی ڕۆژنامەکانی خۆیانی شەگەل بەڵام ئەو شتانەی باسەکرێ ئاگاداری نیم و ملی وردامەوانێ و ئەو کێشەی تۆ باسیەکەی بەخوا کاک فەرمان نازانم من لە وردەکاریە ئاگادار نیملی وەکو پێشم وتن ڕیزبەندی چامپیۆنز لیگ لە دۆخەکەی ئەم حوتە میاریانە زۆر یەکلاکەرەوە دەبێت بۆی کە تیپە ڕاستەوخۆکان بە دیارکەون بنمونە لە یاری ئەم شەو بنمونە ینی کۆمەڵی تیپمانێ بۆ نمونە پاریس سەن ژەرمان ئەگەر بێت و سەرکەوتن تۆمارکات دەبێتە 16 خاڵ واتە لەم 16 خاڵە لە کۆتایری بە یەکسامونی ژوە ڕەنگە بە سوودوەرگتن لە جیاوازی گۆڵەکەشی کە زائیدی 11ەیە پاریس سەن ژەرمان یعنی پاش سەرکەوتنەکەی ئەم شەی بەرامبەر بە سپۆرتینگ لیشبۆنە کێشنی ڕاستەوخۆ بە قۆناغی داهاتووی چامپیۆنز لیگ یەکلاف بکاتەوە چونکە ئەنجامەکان زۆری بە دیارەکەم یاری دۆرتمۆند و تۆتنهام زۆر گرنگە کە هەردوو تیپەکە یەکی 11 خاڵیان هەیە تەپەن ئەم یاریە زۆر پەیوەستە بە دیاریکردنی چارەنووسی بەرشەلۆنەوە بۆی کە یەکێ لە بلیتە ڕاست بۆ لەبەرەوەی دۆرتمۆند و تۆتنهام یەکێکن لەو دوو تیپەی کە هەوڵەدەن بە شێوەیەکی ڕاستەوخۆ بگەنە قۆناغی داهاتووی چامپیۆنز لیگ ئەم شەو ڕوبەڕووبوونەوەیان هەیە پێکەوە هەردوو تیپەکە ڕوبەڕووی یەک دەبنەوە هەردووکیشیان خاڵە لە پێش بەرشەلۆنەوە باشە وەکو جیاوازی گۆڵیش هەردووکیان زاید 6 بەرشەلۆنە زاید 3 واتە هەردووکیان زاید 3شیان بەسەر بەرشەلۆنایە وەکو جیاوازی گۆڵ بۆیە ئەگەر بێت و ئەم یاری ئەم شەویان بە یەکسانبوون کۆتایی بێت بەرشۆنە خۆی بەتەنها لە سلاڤیا براگ بەرێتوانێ ئەمە دەرفەتێکی زۆر زەڕینە بۆ بەرشۆنە لەوەی لە ڕیزبەندەکە زۆریەتە پێشانێ و بۆ کۆتایری چانسێکی زیاترێ بێ بۆی هەژبلیتەکەی پێشەوەی چامپیۆنز لیگ بپڕێ چونکە ئەمانە خۆتان نەزانم قۆناغی پاشکۆ زیانێکی زۆر بە تیپەکانە گەێنێ ئێمە وەرزی ڕابردوو بینیمان کۆمەڵە تیپی بەهێز کە گەشتە قۆناغی پاشکۆ بە حوکمیەوەی ئەزمونێکی باشیان لە مامەڵەکردن لەگەڵ چامپیۆنز لیگانە بوو هەنێکیان هەر لەو قۆناغە ماڵاواییان کرد هەنێکیان تووشی ئاستەنگی زۆر هاتن و پاریسیشمان هەبوو لەو قۆناغەیە کە لەو قۆناغەوە هاویتر ئەسپی خۆی تاویا و چامپیۆنز لیگی بردانیان بەڵام ڕێگەی پاریس لە پاشکۆیە قۆناغێکی جیاواز بوو بەڵام سێریگەن لە پاشکۆی وەرزی ڕابردووە ئێمە ڕوبەڕووبوونەوەی ڕیال مەدرید و مانچستەر سیتیمان هەبوو ئەم ڕوبەڕووبوونەوەی ڕیال مەدرید و مانچستەر سیتی ئێمە هەمیشە بە ڕوبەڕووبوونەوەکانی کۆتاییماندانە ئێمە ئەمانە کە ئەم دوو تیپە یەکتری دەرکەن ئەبێت لە کۆتایی ڕووبایە لە چوارگۆشەی زەرین یا لە یاری کۆتایی نابێ قۆناغی زیاتر کەسی سێکی لە قۆناغی دوای مەجموعاتە ڕوویە ینی پێشەوەی بگەنە قۆناغی 16 لە پاشکۆیە یەکێک لە سیتی و ڕیال مەدرید ماڵاوایی کرد دوور نییە ئەم ساڵیش ینی ئێستا بۆ بینەری تۆپی پێ باسی هاندەر ناکەم بۆ بینەری تۆپی پێ بۆ ئێمە کە شیکاریەکەین لە مەسلحەتی ئێمە هەشتیانەکەی پێشەوەی ڕیزبەندی تیپە گەورەکان بن لە بایرن و لە ئارسناڵ و لە بەرشەلۆنە و لە ئینتەر و لە ڕیال مەدرید و ینی ئەم تیپانە پێشەنگی بگرن ئەم تیپانە هەشپلەکەی پێشەوە بگرن لەبەروی ئێمە هیچ مفاجعاتێ نەبینین لە قۆناغی پاشکۆیە ئێمە لە قۆناغی 16 ڕوبەڕووبوونەوەی بەهێزەکان بینین و لیل معلوماتیشتان ئەم ساڵ کۆمەڵە یاسا گۆڕاوە لە قۆناغی 16 چامپیۆنز لیگە ئەوە گۆڕاوە کە دوو تیپی وڵاتێک ئاسایی بێ لە قۆناغی 16 ڕوبەڕووی یەک ببنەوە و لە هەمان کادا ئەوەش گۆڕاوە کە دوو تیپ لە هەژ دیارەکەی قۆناغی کۆمەڵەکان ئەگەر ڕوبەڕووی یەک بوو بێتنەوە لە قۆناغی 16 نابێ بەرامبەر یەک بۆستەوە یعنی ئەمە ئەرکەکە بەو جۆرە لێەکە ئەمە واتای چی ئەگەیەنێ ئەمە واتای ئەوە ئەگەیەنێ بەرشەلۆنە دەبێت هەموو هەوڵێک بدات لە هەشتیانەکەی پێشەوەی ڕیزبەندی بێت چونکە بە پێچەوانەوە ئەگەر لە هەشتیانەکەی پێشەوەی ڕیزبەندی نەبێ بەرشەلۆنە لە قۆناغی 16 ڕوبەڕووبوونەوەیکی بەهێز چاوەڕێی دەکات ئەگەر بنمونە ئێستا وەری بگرین بنمونە ئارسیناڵ بایرن پاریس سەن ژەرمان مانچستەر سیتی ئینتەر میلان ڕیال مەدرید ئەتلەتیکۆ مەدرید ئەتڵانتا ینی ئێستا هەشتیپەکەی پێشەوەی ڕیزبەندی بۆمەیە باشە ئەگەر بێت و بەرشەلۆنە ینی تر نازانم لیڤەرپوڵیەتە پێشەوە ئەگۆڕێ ینی ئەگەر هەیە لیڤەرپوڵۆمانە بێن گۆڕانکاریە لەمە ڕووبا بەڵام بنمونە بایەمە باسیکەین ئەگەر بەرشەلۆنە لە قۆناغی پاشکۆوە هاتە چامپیۆنز لیگ بژاردەکانی ئەگەر ئەم هەشتی پێی پێشەوە لە 16ە
وەکوەش بلیتەکەی پێشەوە بڕۆن بەرشۆنە چانسەکانی چیە بێ سەریکە بەر ئەتلەتیکۆ مەدرید و ڕیال مەدرید ناکەوێ لەبەرەوەی ئیسپانین بەر پاریس سەن ژێرمان ناکەوێت لەبەری لە قۆناقی کۆمەڵەکان یاریان لەگەڵ کردەوە بەم ریزبەندی ئێستا من بۆت باسەکەم کەواتە بژاردەی بەرشەلۆنا 5 چیپە بێ چی و 5 چیپە ئارسیناڵ باین میونخ مانچستەر سیتی ئەتەڵەنتا ئینتەر میلان ئەمە بۆ دۆخی ئێستا واتە تۆ بەرامبەر ئەو تیپانە ڕوبەڕوو نابیتەوە کە لە قۆناقی کۆمەڵەکان یاری و لەگەڵ کردوون بەرامبەر بەیانی وڵاتەکەی خۆش دیاری ناکەی تۆ ئەگەر بێت و لە پاشکۆ بڕۆی تاوان ئینزارە مێنێتەوانێ ئەگەر بێت و لە پاشکۆ بڕۆی بگەیتە 16 لە 16 شا بەرامبەر بە هیچ ئەم تیپە بەێزانە بکەوی یعنی ئەمە بەجددی دۆخێکی قورس بۆم تیپە دروستە بێ بۆیە ینی هاندەری تۆپی پێ بێت دڵخۆش بێ لەوەی کە ئەم گیانە گەورانە هەشتیانەکەی پێشەوەی ڕێزمەندی بگرن و بە تایبەتی من پێم وایە ئەم شەو یاری دۆرتمۆند و تۆتنهام زۆر پەیوەندی بێ بە چانسی بەرشونە بۆ گەشتن بە قۆناغی داهاتوو ئینشاءڵڵا گەخوای گەورە تەمەنیان شەو دوای کۆتایەتنی یاریەکان بە لایڤ دێمۆلاتان چاوەڕێن